حەزی لە چێ بۆ بێنەوە مریشکەکەی کە ئاواکە ژنەکە ڕاست تۆ با بینوسم با لێم تێک نەچێت مریشکیان هەیە بە قەبری باوکم ئامە بە خەڵوس بە تەنور بە قەبری باوکم ئەم منە جوانە هەر حەزەکەی سەیری ئەڵێم ئەمە مریشک هینەکەم بۆ بێنەوە حینەکەی پێوەی لە ئەخیرە حینەکە؟ حین حمص بالطحين بالطحين ژنەکە نوعش لێریە ئەمە پرۆڤێکی شە بۆ خۆم ئەمر کە چیە خۆی بامی کوردیە لێنێنەوە بامێ بەسیرەوە حەزەکەی زۆر عەزیەتی خۆشمێ بامێ قەیسی باینجان ئەوەش ئەوە تەسکە بەگ الله شەریف بەیانی چیەکەی خۆ نان نەخۆی نا ئەڵێم ئەینی لێ ماسی ئامە ماسی لێ بە قەبری باوکم ئەوای شوشەی عینم فرمێسکی ئەوە کێ؟ یعنی مەقسەدم ئەوە نییە کە ئەی خۆی فرمێس بە چاتایەتە خوارەوە دڵ شتێک نەکا بڵێ فرمێسخانی ئەو بەری چاوە دیارە ئەڵێم تۆ ماسیکم بۆ بێنە ماڵی ئەزیتا سەر چاو یعنی دوو ماسی؟ یەکێکیش بۆ ماڵی پورە سووریان مریشکێکی گەوریان بۆ بێنەرەوە باشە؟ مریشک ماڵی پورە؟ سووریا کەمە چیەتەوە بێخەسەر سینی گەورە ئەڵێ بهینی لێە مەشتەکە ئاها سوورەکرێتەوە ئەها ئەوە ئێوە مریشکە ناوە ناها سوورەکرێتەوە ئاوایە هان لە ناو قاپەکایە ئەوە چی نەزان نەها زۆر و خەپە هان لە ناو سینەکە دەنا ئەرو دوانە فەنگرەتە گرە ئەو پەتاتەی سوورەکرا بە کوردی ناوی ناوی مەشتی تری هەیە ئێوە فینگر آخر ئەوە تانێکە لە پەرداخە سوورەکە قەسەبەکەی تایە دوو سێ دانەشتەوە بێنەرەوە شەربەتی هەنارە باسی نەوە هاتیەکە ناوی چیە؟ ئەوە دڵدرمە؟ نا دڵدرمەی چی باوانشیە تەواو هەن لە شە سوورەکە هاوسەر قاپی هەیە و قەسەبەکەی شەرب ئامەزەلام هەیە نەزانە سادی چییە؟ بەخوا تۆ من بە دەرکردنی سەوزە سەوزە ئەی خۆمان نیمانە دو شش تەماتی بەشایش ممرێت و حەزی لەکەی یان ئەمە تەماتی ئەیێرە بۆ ئەویش کەبابی هەیە کەباب چی الله وە دایکم حەزی لێکە حەزەکەی سەیری ئەڵێم حەزەکەی دوو شیشیش بۆ دایکم بێنەرەوە بەڵام تخوات تشیشی لەگەڵابی ژنەکە ئاخر شیشی ئەمە نەبێت جاخۆ لەتێکی بۆ ناخورێت بۆیە خوری هەڵێک دێ بۆ ڕۆژێکی تر بەشەکەی تری کەباب وەزای چی ترشی دەبڵ ترشیش ئەی پیاز کەرەوە تۆ چیت بۆ نەکەی بەسە حەزکی بەسە بەسە ئەرێ تۆ تەواوی ئەرێ تۆ ئاگاد لە خۆتە ئەرێ تۆ عەقڵ لە مێشکا هەیە کورە بابە ئەمە بە هەفتەیەک ئەوەنە مەتعەمەکە نافرۆشرێت ئێمە پارێک لە نەفسێکمان پێنی بێ عەقڵ تۆڵی چی ئەی تۆ ناڵی لەبێ هەموو شتێ بۆ هێنمەوانێ پرۆڤە بوو پرۆڤەی چی یعنی گاتۆ پێکردە وەڵڵا جاخۆ بخۆین مەگە سەرە بگرین بۆ تەوالێتەکە تەوالێتی چی شتی چی پیاوە کە من قەیکفی خۆتە بشتێکە مەر بۆ بێنیتەوە ڕوبعێ مریشکێ بۆ هێنمەوە ڕوبعێک ڕوبع مریشک دەستە باش دەی دەمشەوە بۆ کوێ بڕم بۆ دەتو زامەرە تێکە دامنە باسی خوارد نەخۆشانە و کرد شتی لەبیر بردمەوە دە باشە دەی والله لە بۆ نێو کەباب واز بێنە